هەموو بەخێر بێن بۆ ماڵەکەی زەردەشت بۆ خانەیەک بۆ هونەر بۆ کلتور لە پایتەختی ڕۆشنبیریە کە هیواداری نەمومان بتوانین ئێمە چۆن پێشبەنگیان ئێستا لەبەرەوە گەرمایە بەرگەی ئەو هەموو ناخۆشی و نەهامەتی ئەگرن لەگەڵ ئەو هەموو قەیرانی کە هەیە ئێمە دەتوانین بەم چەکی خۆمان کە هونەرە خزمەتیەوە بکەین خزمەتی شارەکەمان هینەتەوەکەمان بکەین ئەمڕۆ بۆنەیەکی تایبەتمان هەیە خەرمان بەرەکەت ماشەڵڵا لەو هەموو هونەرمەندە من حەزەکەم چەپڵەیەک سەرەتا بۆ هەموو هونەرمەندە خۆبەخشە جیاوازی کارەکانی ئێرە ناینتراوەیە کە بە خۆبەخش بە گیانی کوردایەتی بە گیانی نەتەوەیەتی بەبێ هیچ بەرامبەرێک ئەو هەموو هونەرمەندەکە لێرە ئامادا بن کەەوە بەڕاستی ئەمە شانازی پێوەکەین بۆ هونەرمەندە خۆشەویستانەوە کە ئەمڕۆ کۆمەڵی هونەرمەندی زۆر لە چەند شارێکی پیرۆزی کوردستانەوە هەر لە کرماشانەوە بیگرێت لە هێرسانەکان کاکە جەلال کە لۆڕی بەخێر بێت لە سنەی خۆشەویستەوە کاکە پەیام کاک ناسر ئەو نازناوی نازەم چێ کاک پەیام بەڵام کاک ناسر جاری بێشوتی حەزەکەم پێ بڵێن پەیام کوردستانی لەبەرەوە من لەسەر قسەی مامۆستا ناسر ڕزازی پێڵم کاک پەیام کوردستانی کامڕۆ ئەوان بەشدارن و هەروەها کاک ئەحمەد سەنگاوی لەبەری بۆنەکەمان زۆر شاد و تایبەتە ئەمڕۆ لە نیوەی کۆتایی بەرنامەکەمانەکەین بە بەرنمەیەکی شاد و تایبەت بە بۆنەی سەرکەوتنەکانی کوردانی باکوور کە مای سەربەرزیە بۆ هەموو نەتەوەکەمان ئەو دەنگە زۆرانی کە کوردەکانی باکوور عەرشی ئەتاتورک و عەرشی عوسمانیەکانیان هێنایە لەرزین بەڕاستیەوە مای سەربەرزیە بۆ هەر هەمومان کە لە پێشبینی هیچ کەسێکان نەبوو بۆ شێوەیە و هەروەها دوێنێش بەدەستێنانەوەی ناوچەیەکی پیرۆزی کوردستان لە دوێنێ و پێرەیە گەریلا قارەمانەکانی یەپەکە کە ئەمڕۆ مایشانە زێ بۆ ئێمە توانیان ناوچەی گرێسپی ئازاد بکەن دەواازەیەکی سنووری زۆر استراتیژی بۆ کوردستان بەدەستبێنن کە ئەوە شەرمایی شانازیە بۆ ئەم بۆ نەیمان ئەمڕۆ تایبەتە بۆ نەخۆشانە هەموو لە یەکتان بەخێر بێن سەرەتا گوێبیستی هونەرمەندی دەنگزوڵا و دەنگخۆش کاکە پەیام ببین بەخێر بێت.